البته ئەو مزگەوتە بووکی جێگایەکان بەرزە. لە گەڕێکی گۆڕەوە بووکی پێ دەڵێن گۆڕەوە چونکە قەلاتی کۆن بە قەلاتی نوێ گۆڕۆیەوە لەبەر ئەوەی پێ دەڵێن گۆڕەوە. ئینجا تەبیعەتی سروشتی ئاوادانکردنی مزگەوتەکان لە دەڤەری ئاکرێ لە جێگای بەرزە بوو. بووچی تا ئەکو ئیمان بچتە بانگ بدەت یان خوتبە بخوێنیتن تا دەنگەکەی بگەتە هەموو ماڵەکان چونکە سەماعە و ئەو ئامێرانەی کە ئیستا دەنگ بەرزن ئەوە نەبوو لە ئاکرێ. اینجا لە هەر گەڕێکێک لە گەڕەکەکانی ئاکرێ شوێنی ئاوادانکردنی ئەو مزگەوتانە پێویست بوو لە جێگایەکی بەرز بێت. تاکو دەنگ بە شەو نەخواستمە خاستەتەن شەوەکانی ڕەمەزان کە بانگ ڕادەهێلا بووچێ بوو خەڵکەکە هۆشیار ببیتن بوو پاشی بخۆن لازمە جێگایەکە بەردیت تاکو دەنگی ئیمام یان دەنگی مەلا یان پیاوی ئاینی بگەتە هەموو ماڵەکان. اینجا شێوازەکە بەم شێوەیە ئیستەش بووچی منارەکە گەورە بلند دەکەن بەرز دەکەن و سەماعە پێوە دەکەن پێ خەمەت ئەو هەندێ تا خەڵک گوێ لە دەنگ و خوتبەی وتاری ئیمامەکان بێت. وەڵڵاهی ئەو گومبەتە ئیستا ئاوادان کریا ناوی نەوەکەی شێخ شەمسەدینە ئیستا لە دانیشتوانی ئەوێرێ هەولێرەیە. نەوەیەک هەبوو ناوی بە ناوی پیرجب ناسراوە. ئەوە زیەکەی ڕۆژێک هەلیگرت گوتی بەم دەفروشم. جەماعەتێک هات بوو وەفدەک هات بوو لە ئێرانێ گوتی ئەو زیە دەکڕم. بەڵام شێخ شەمسەدین ڕەفسی کرد و گوتی ئەوە مێژووی ئێمەیە و نافرۆشین. اینجا ئەو شێخ شەمسەدین ئەو هەندە یعنی وەکو بڵێن چی بڵێم یعنی ئەو هەندە تاقەتی نییە کە ئەو شوێنە بەرز ڕابگرێتن و خوێندن لەسەر بێتەکردن یان خەڵکێک بێت تەماشای ئەم شوێنە وەرە بکەتن ئەوها بەس دروشمەکەین وایە نیشانەکەی یعنی بەس ئەو گومبەتە لەسەر ئەو زیەش کە لەبەر خودێ کرد دڕعەکە لە مایە ئەوە شوێنەوەری ویە و مێژووی ویە.